بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لا تفسير سورة الأنعام قيشتنا آيات النوزدة كآيات النوزدة هوكاري دابزين هات نخوار وكي أويك دفرمون سران قريش جارێکیان طبعا هاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتیان ئەی محەممەد ئێمە هیچ کەسێک نابینین کە شاهیدیت بۆ بدا، تەنانەت چوین لە جوولەکەکانیشمان پرسیوە، لە نەسڕانیەکانیشمان پرسیوە، گوتویانە ئەو پێغەمبەرەی کە لە کتێبەکەی ئێمەدا باس کراوە کۆتا پێغەمبەر دەبێت و دینەکانی دیکە لەسەر دەستی بەتاڵ دەبنەوە، وەسفەکانی لە محەممەددا نین. دیارە پێغەمبەری صلی الله عليه وسلم بەو قسەیە نسبەتێک خەفەتی خواردن ناڕەحات بوو. خوای گەورە ئەو ئاەتەی ناردنە خوارێ وەکو دڵنەوایی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەروەها پشتگیریکردنی حەقانیەت و ڕاستیەتی پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم. جا ئینسان ئەگەر ڕاست بێ و دڵنیابی لە خۆت، لە پەیامەکەت، لە دینەکەت، با هەموو خەڵک دژت بێ، با هیچ کەس ئیمانت پێ نەهێنێ، با کەس باوەڕت پێ نەکا، مادام خوا پێی ڕازیە و خوا حەزی لێیە، خوا خاوەنی دنیا و قیامەتە و پێغەمبەرایەتی و پەیامی پێغەمبەرانیش ئینسان کە بانگەشەی بۆ دەکات و بەدوای دەکەوێت و بڵاوی دەکاتەوە بۆ دنیای نییە، بۆ قیامەتێتی بۆ قیامەتش خوات بەسە، خوا پشتگیریت پێ بەسە. خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ قل يعني پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەی شەیئین چ شتێک هەیە ئەکبەڕ گەورەتر بێ شەهادەتەن بۆ شاهیدیدان، گەورەترین شت و گەورەترین کەس کە ببێتە شاهید بۆ ئینسان و بۆ پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم کێیە و چ شتێکە؟ قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەی شەیئین چ شتێک هەیە ئەکبەڕ گەورەتر بێ شەهادەتەن شاهیدیەکەی. ئەگەر جوابیان دایەوە باشە، ئەگەر جوابیان نەدایەوە خۆت وەڵامیاندەوە. قل الله پێیان بڵێ خوا لە هەموو شاهیدەکان گەورەترە، شاهیدی خوا لە هەموو شاهیدیەکان متمانە پێکراوترە. بابەتێک خوا شاهیدی بۆ بدا شاهیدی دیکەی ناوێ، کەسێک خوا شاهیدی پێغەمبەرایەتی بۆ دابێ شاهیدی هیچ کەسێکی دیکەی ناوێ و پێویستی بە متمانەی هیچ کەسێکی دیکە نییە. قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەی شەیئین چ شتێک هەیە ئەکبەڕ گەورەتر بێ شەهادەتەن بۆ ئەوەی ببێتە شاهید لەسەر بانگەشەکەت و ببێتە پشتیوانت و بەرگری لە قسەکانت کە. قل الله پێیان بڵێ هەر بۆ خۆت جوابیاندەوە بڵێ خوا گەورەترین کەسێکە کە بۆ شاهیدیت بۆ بدا و گەورەترین زاتێکە متمانەت پێ بکە. جا دەفەرمێ شەهید بەینی و بەینەکم، ئەو خوایە شاهیدە لە نێوان من و ئێوەدا، ئەو خوایە ئاگادارە تا خوا من ڕاز دەکەم لەوەی کە دەڵێم پێغەمبەری خوام و خوا پەیامی پێدا ناردووم، یان ئێوە کە ئینکاری پێغەمبەرایەتیەکەم دەکەن و بە درۆزنم دەزانن. قل الله شەهید بەینی و بەینەکم پێیان بڵێ خوا شاهیدیەکەی لە شاهیدی هەموو کەسێک گەورەترە، ئەوە یەک. پاشان هەر ئەو شەهید بەینی و بەینەکم، ئەو شاهید و چاودێر و ئاگادارە لە نێوان من و ئێوەدا. پاشان و ئوحیە ئیلەیە نیگا کراوە بۆم، ئوحیە نێردراوە ڕەوانە کراوە، ئیلەیە بۆ لای من، هذا القرآن ئەو قورئانەی کە ئێستا بۆ ئێوەی دەخوێنمەوە، لئونذیڕەکم به تا ئێوەی پێ ئاگادارکەمەوە، تا ئێوەی پێ بترسێنم، و هەروەها ومن بەلەغا ئەو کەسانەشی پێ بترسێنم کە قورئانیان پێدەگا. هەر کەسێک قورئانی پێگەیشت بێت، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وەکو ئەوەی وایە پێغەمبەری خوای پێگەیشت بێ، چونکە پەیامی پێغەمبەر بریتی بووە لەو قورئانە. و هەر کەسێکیش ئیمانی بە قورئان هێنا چوویە خزمەت قورئان بنص فرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئەوەی وایە چوو بێتە خزمەت پێغەمبەری خوا
و ئەجری ئەو کەسەی کە قورئان دەبینێت و ئیمانی پێدێنێ وەکو ئەو کەسەی وایە کە پێغەمبەری بینی بێ صلی الله عليه وسلم ئیمانی بە پێغەمبەر هێنابێت چونکە پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم بەچی بۆتە پێغەمبەر؟ بە قورئان و ئەوەشی کە گەیاندوویەتی و هێناویەتی بۆ ئێمە قورئانە بۆیە ئەگەر چوویە خزمەتی قورئان و ئەگەر لەگەڵ قورئان دابوو یعنی لەگەڵ پێغەمبەری خوا دای بۆیە دەفەرمێت لئونذیرەکم به بۆ ئەوەی ئێوە ئاگادار کەمەوە بەو قورئانە ومن بەلەغە ئەو کەسانش ئاگادار کەمەوە کە ئەو قورئانەیان پێدەگا ئەوجا خوا دەفەرمێت ئەئینەکم ئایا ئێوە لەتەشهەدونە ئێوە شاهیدی دەدەن كأن مع الله کە لەگەڵ خوا ئالیهەتەن ئوخرا چەندان پەرستراوی دیکە هەن یعنی ئامادەن بە درۆ خۆتان بکەن بە شاهید لەسەر ئەوەی کە خوا هاوبەشی هەیە و شەریکی هەیە بەڵام ئیعتراف وەدان نانن بە پێغەمبەرایەتی مندا لە کاتێکدا چاک چاک لە دڵەوە دەزانن کە خوا شەریکی نییە خوا هاوبەشی نییە ئاسمان و زەوی بەتەنها دروست کردووە ژیان و مردن بەتەنها بەدەست خۆیەتی زەرەرگەیاندن و قازانجگەیەنەر تەنها خۆیەتی کەچی هاوبەشی بۆ بڕیار دەدەن لەوێدا شاهیدی بە درۆ دەدەن بەڵام شاهیدی بۆ پێغەمبەرایەتی من نادەن ئەئینەکم ئایا ئێوە لەتەشهەدونە شاهیدی دەدەن ئاگاتان لێ بووە یا ئاگادارن كأن مع الله کە لەگەڵ خوادا ئالیهەتەن ئوخرا پەرستراوانێکی دیکە هەن بێگومان لەگەڵ خوادا ئەگەر ئێوەش بیڵێن و وەدانی پێدا بنێن و شاهیدی بدەن خوا شەریک و هاوبەشی نییە قل لا ئەشهد پێیان بڵێ منیش ئەو شاهیدی ئێوە نادەم چۆن ئێوە شاهیدی پێغەمبەرایەتی من نادەن ئەمنیش شاهیدی ئەوە نادەم قەتدان بەوەی دانانێم کە خوا هاوبەشی هەیە و شەریکی هەیە قل پێیان بڵێ ئینەما بێگومان تەنها و تەنها هو خوا الله إله واحد پەرستراوێکی تاکە ئەوجار وئینەنی دەفەرمێ بێگومان من بەریء مما تشركون بەری یعنی ناڕازیم و بێزارم لەو شتانەی کە ئێوە دەیکەنە شەریک و هاوبەشی خوا ئەوەی کە ئەوان دەیان کردە شەریک و هاوبەشی خوا دار و بەرد بوون بەدەستی خۆیان دروستیان کردبوو و دەیان زانی نە زەرەر و نە قازانجیان بەدەست نییە بەڵام بە زەعم و گومانی خۆیان پێیان وابوو ئەگەر ئەو دار و بەردانە بپەرستن ئەو دار و بەردانە لای خوای تکایەکیان بۆ دەکەن و شەفاعەتێکیان بۆ دەکەن بەڵام دەفەرمێ وئینەنی بێگومان من ئاگادار بن بەری و بێزارم ناڕازیم و تووڵم لە هەر شتێک کە ئێوە دەیکەنە شەریکی خوای گەورە جا ئەگەر ئینسان پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕازی نەبوو بێ بەوەی کە دار و بەردێک ببێتە شەریک و هاوبەشی خوا ئەی چۆن دەکرێت بتی زیندوو یا خەڵکی زیندوو بکرێتە هاوبەش و لە جیاتی خوا ئینسان لی بترسێ لە جیاتی خوا ئینسان خۆشی بوێ لە جیاتی خوا ئینسان حەڵاڵ و حەرامی لێوەرگرێ لە جیاتی پشت بەخوا ببەستی پشت بە کەسێکی دیکە ببەستی لە جیاتی هانا بۆ خوا هانا بۆ کەسێکی دیکە ببەی بێگومان ئێمە و پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم بەری و ناڕازیە لە هەر دروستکراوێک کە بکرێتە هاوبەشی خوا لە هەر جۆرێک لە جۆرەکانی بەندایەتی کردن و پەرستندا قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەی شەیئین چ شتێک هەیە ئەکبەڕ و گەورەتر بێ شەهادەتەن بۆ شاهیدیدان گەورەترین شت گەورەترین کەس کێیە بە گومانی ئێوە بە بۆچوونی ئێوە کە ببێتە شاهید لەسەر پێغەمبەرایەتیەکەم ئەگەر جوابیاندایەوە ئەگەر نا بۆ خۆت جوابیاندەوە پێیان بڵێ قل الله پێیان بڵێ گەورەترین شاهید بۆ پێغەمبەرایەتیەکەم خوایە شەهید بەینی و بەینەکم ئەو خوایە شاهیدی نێوانی من و ئێوەیە و ئوحی ئیلەیە نیگا کراوە بۆم هذا القرآن أو قرآن لأنذركم به تا ئێوەی پێ ئاگادار کەمەوە و ئێوەی پێ بترسێنم ومن بەلەغ و ئەو کەسانەشی پێ ئاگادار کەمەوە و پێ بترسێنم کە ئەو قورئانەیان پێدەگا ئەئینەکم ئایا ئێوە لەتەشهەدونە شاهیدی دەدەن كأن مع الله کە لەگەڵ خوا ئالیهەتەن چەند پەرستراوێکی ئوخرا تر هەن چەند پەرستراوێکی دیکە هەن قل پێیان بڵێوە دیسان لا ئەشهەد ئەگەر ئێوەش ئەو شاهیدیەی بدەن ئەمن شاهیدی لەو شێوەیە نادەم قل پێیان بڵێ ئینەما بێگومان تەنها هو یعنی ئەو خوای من دەیپەرستم ئەو خوای من دەیناسم ئەو خوای شاهیدی پێغەمبەرایەتی بۆ من دەدا إله واحد
تەنها یەک تاکە پەرستراوە وئینەنی بێگومان من بەریئون زۆر بەری و ناڕازیم مما تشركون لە هەر شتێک کە ئێوە دەیکەنە شەریکی خوای گەورە. بۆیە ئیمان دوو بەشە، لا إله إلا الله دوو بەشە، لا إله إلا الله یەکیان نەفیە، ئینسان دەبێت لە دڵەوە خواتی و پەرستراویەتی هەموو مەخلوقاتێک فڕەدا لە دڵیدا و دژی پەرستنی هەموو شتێک بێجگە لە خوا و هەرچی پەرستنیش هەیە هەر هەمووی دەبێت بڕیار دەی بۆ خوای پەروەردیگار و هەرچی عیبادەت هەیە دەبێت تایبەتی کەین بە خوای گەورە. ئەو جار لە ئاەتی دواتردا خوا دەفەرمێ الذين آتيناهم الكتاب ئەوانەی کە پێمان بەخشی بوون کتێب، یعنی جوولەکە و نەسڕانیەکان، یعرفونه محەممەد پێغەمبەریان دەناسی دەیانزانی محەممەد پێغەمبەرە صلى الله عليه وسلم كما يعرفون هەر وەکو چۆن دەیان ناسی ئەبناءهم کوڕەکانی خۆیان. لە کوڕەکانی خۆیان چەندە دڵنیا بوون، کوڕەکانی خۆیان چەندە چاک دەناسیەوە، پێغەمبەر محەممەدیشیان صلی الله عليه وسلم بەو نیشانانە کە لە تەورات و ئینجیلدا باس کرابوو چاکتر لە کوڕەکانی خۆیان دەیان ناسی. کە کات خۆی ئیمامی عومەر لە عەبدوڵای کوڕی سەلامی پرسیوە کە عەبدوڵای کوڕی سەلام یەکێک بۆ لە زانا جوولەکەکان لی دەپرسێت چۆن لە کوڕەکانی خۆتان چاتر زانیوتانە محەممەد پێغەمبەرە صلى الله عليه وسلم گوتوویەتی هەموو جوولەکەیەک گومانی لە خێزانەکەی خۆی هەبووە کە خیانەتی لێکردبێت و ئەو منداڵی هەیەی ئیوی نەبێت، بەڵام علامەتی پێغەمبەرایەتی محەممەد هێندە بەزەقی لە تەورات و ئینجیلدا باس کراون کەس گومانی لە پێغەمبەرایەتی محەممەد نییە، چونکە وەصفە جەستەییەکانیشی باس کرابوون، بەڵام دواتر کە لە ئەوان نەبوو حەزادەت گرتنی و هەروەها دڵە پیس و خراپەکەیان وای کرد کە ئیمانی پێنەهێنن. الذين آتيناهم الكتاب ئەوانەی کە پێمان بەخشی بوون کتێب يعرفونه محەممەد پێغەمبەریان دەناسی كما يعرفون هەر وەکو چۆن دەیان ناسی ئەبناءهم کوڕەکانی خۆیان. جاخوا دەفەرمێ الذين خسروا أنفسهم ئەوانەی کە زەرەرمەندیان کرد خۆیان، زەرەرمەندیان کرد خۆیان فهم لا يؤمنون ئەوان قەت ئیمان ناهێنن. گومانتان و ئومێدتان پێیان نەبێ ئەوانەی کە زەرەرمەندیان کردووە خۆیان تووشی زەرەرمەندی کردووە قەت ئیمان بە پێغەمبەرایەتی محەممەد ناهێنن و چاوەڕوانی ئیمانیان لێ مەکەن و ئومێدتان پێیان نەبێ. الذين آتيناهم الكتاب ئەوانەی پێمان بەخشی بوون کتێب يعرفونه محەممەد پێغەمبەریان دەناسی كما يعرفون أبناءهم هەر وەکو چۆن دەیان ناسی کوڕەکانی خۆیان. الذين خسروا أنفسهم ئەوانەی کە زەرەرمەندیان کرد خۆیان تووشی زەرەر و زیان کرد بەهۆی شاردنەوەی علامەت و نیشانەکانی پێغەمبەرایەتی محەممەد فهم لا يؤمنون ئەوانە ئیمان ناهێن. ئەو جار خوا دەفەرمێ ومن أظلم چێستەمکارترە ممن لەو کەسەی افترى على الله كذبا هەڵدەبەستێ بەناوی خواوە بەسەر خواوە درۆ ئەو کەذەبە بئایاته یان بە درۆی دەزانێ نیشانەکانی خوا. ئەو ئیستیفامەش ئیستیفامی ئینکاریە، یعنی هیچ کەس لەو کەسە ستەمکارتر نییە کە درۆ بەناوی خواوە هەڵبەستێ، یعنی قسەیە کە ئیخۆی بێ بەڵام بڵێ خواوای گوتووە و ئەو کەسەشی کە ئاەت و فەرموودەی بۆ دەخوێندرێنەوە ئیمانی پێناهێنێ. ستەمکارترین کەس تاوانبارترین کەس ئەو جۆرە کەسانن. ئەو جا خوا دەفەرمێ إنه لا يفلح الظالمون بێگومان خوا سەرفراز و بەختەوەر ناکە هیچ کاتێک ئەوانەی کە ستەمکار و زاڵمن. ومن أظلم چێستەمکارترە ممن لەو کەسەی افترى هەڵی بەستووە یا هەڵدەبەستێ على الله كذبا بەناوی خواوە درۆ ئەو كذب یان بە درۆی دەزانێ بئایاته نیشانەکانی خوا. إنه بێگومان خوا لا يفلح ڕزگاری ناکە سەرفرازی ناکە بەختەوەری ناکە خوا چێ الظالمون هەرچی ستەمکارە. جا ستەمی لە خۆی کرد بێ بەوەی کە تاوانی کردووە یان ستەمی لە خەڵکی کرد بێ ستەمکار لای خوا بە هیچ شێوەیەکی سەرفراز و بەختەوەر نییە. ئاەتی دواتر دەفەرمێ وەیەومە نەحشوڕهم جەمیعا وەیەومە یعنی بیر بکەنەوە لەو ڕۆژەی کە کۆیان دەکەینەوە هەمویان ثم نقول پاشان دەڵێین للذين أشركوا بەو کەسانەی کە هاوبەشیان بۆ خوا بڕیار داوە دەڵێن چی ئەینە شوڕەکاؤکم خوان لەکوێن هاوبەشەکانتان
الذين أواني كا كنتم إيوة تزعمون بيتان وابو شريكي خوان بيتان وابو هاو بشي خوان بيتان وابو لا إخواي قورا شفاعتان بودكن وتكاتان بودكن وبوتان دبارن ولنا راحتيان لنا راحتي كان رزقارتان دكن ولخوان زيكتان دكن وكوان لشوين بونان بينن بونان برقريتان لبكن ويوم يعني بيربكنوا لو روجي كان نحشرهم كويان دكينوا جميعا هرهميان يعني أوانيك كويلبون لقل أوانيك بخوازان دراون ثم نقول باشان دلين للذين بوكساني أشركوا كهاو بشيان بالريار الداوة بوخوا أين لشوين شركاؤكم هاو بشكان تان الذين أواني كنتم كأيوة تزعمون يعني بخيال بوسوني خوتان بيتان وابو هاو بشو شريكي خوان هو اگر قسكتان رازبه وبوسونكتان رازبه اواني ايو پرستوتان خوان دبي خوا لكاتي تنگانه دا فرياد كوي دبي خوا لكاتي نارحاتي دا لنارحاتي درتينه ها فرمودي صحيحه اوي خواي قوري پرسبه لكاتي خوشي دا لحالتي آساي دا كتوتي تنگانه خواي قورا فرياد دكويتو دروي خير اللي دكاتوا اي او بتانا اگر خوابان اگر شاني پرستن بان اگر هیچ صلاتي شان هبايا قل قيامته لمحشر لكاتي راوستان لبرانبر خواي قورا دا لو كاتا سختر و نارحاتر بو انساني كافر نيا كوان لشون بو فرياتان ناكوان ابزا خواد فرمي ثم باشان لم تكن يعني النية بو اوان فتنتهم هيج جوابك هيج ولامك إلا أن قالوا تنها أوين ناسارا بلن والله ربنا سن بخوا أي پروردگارا ما كنا مشركين إما هيج كاد لبت پرستان نبويت لبيني خوان دا دلين هكذا زانن أو خوا دروينانا فريان ناكون وهيج كز دا صلاتي نية هيج يان بوبكا دلين ورن با اعتراف كين بتاوال باريتي خومان بلام بس بلين شريك مان بريار نداوه ها چونك لقيامة إنسان اگر هر شريكي بريار ندابه بو خواي اگري هيا لا عذاب السزاي خواي قبر رزقاري ببه ويخو هذا فرمي ثم باشان لم تكن نية بو اوان فتنتهم هج يعني ذكر فتنة بو خو يعني تاقي كرنوا يعني هج زور تاقي كرنوا شي ديكا بلام الفتنة ليرة زورتر بمعنى جواب دانا يعني ولام ده ثم لم تكن فتنتهم يعني هج ولام اشيانية خوان لو فتنة وآشوبية ببارزن آوا ثم لم تكن فتنتهم باشا نية بو اوان هج جوابك خوان لو أزيت آزار وأشكنجي ببارزن زيقلتي إلا أن قالوا تنها أوان لدزدي بلين والله ربنا والله سن بتو أي خوايا فر ربنا كپروردگاري إيمي ما كنا مشركين إيما هيت كاتك هاو بشو شريك من بوتو بريار نداوا راز دكن شريكان بريار دابو يا ندابو بيقومان بريار يان دابو بلام استاب بزماني خوانو سن دقون كخوا شريكين يا ها لدنيا دا دانقود خوا شريكي هي خوا هاو بشي هي بلام لوي سن لسر خوان دخون كأوان شريكيان بخوا بريار نداو كسيان نهنا وتريزي خوا ويخواي قورا دفرمت انظر سيريانكا تماشانكا كيف كذبوا على أنفسهم توني بدرو دين وخوان توني خوان بدرو دخنوا انظر سيريانكا ورد بوا أي محمد صلى الله عليه وسلم كيف توني كذبوا على أنفسهم يعني خوان بدرو دخنوا وضل عنهم نجا خوا دفرمي وند بيليان ما كانوا يفترون همو اوشتاني كبدرو كذبوا يعني بشريك خوا او تفسيري كان اوي وضل عنهم يعني بطال دبيت وليان فوج دبيت وليان ما كانوا يفترون هر كارو كردوي كردويانا ترانا اگر كارو كردوي چاكشيان كردبيت لبروي كارو كردوي چاككيان شريكي لقلب شريك بريارداني تيداب ولا قل خوا تنها لبر خوانيان كردوا ما بس يجي دي كان هبو خواي قبرها اللي أنور ناقره وهردو تفسيره كي راستا انظر سيرك أي محمد صلى الله عليه وسلم كيف كذبوا على أنفسهم توني بدرو دخنوا خويان توني خويان بدرو دخنوا وظل عنهم أو تفسيره كان ونبوليان
ما أوشتاني كانوا أوان لدنيا دا يفترون بدرو دان كردنا شريك إخوة أو تفسيرك ديكي أوي ذكر بين وظل عنهم بطالبوا يوا ليان ما كانوا يفترون هر كارو كردوي كأوان لدنيا دا أنجاميان دابه هردو تفسيركي راستن هم بتكانيان لبزر دبي لقيامته وهمش كارو كردوي إنساني كافر أجر كردبيتشي كارو كردوي تاكيشي بطالة لقيامته پاداشتي لسر ورناگره بو چونکە لەگەڵ کارو کردەوە چاکەکەیدا شەریک و هاوبەشی بۆ خوا بڕیار داوە ئەو جار خوای گەورە دەفەرمێ ومنهم بەشێک لە بتپەرستەکانی مەککە من کەسانێکن يستمع إليك دێن گوێت لێ دەگرن ومنهم بەشێک لە بتپەرستەکانی مەککە من کەسانێکن يستمع إليك دێن گوێت لێ دەگرن کە ئەوەش دەفەرمون ئەخنەسی کوڕی شوڕەیق لەگەڵ ئەوە ئەبو سوفیان وەلیدی کوڕی مغەیرە نەضری کوڕی حارث هاتوون گوێیان لە پێغەمبەر گرتووە صلی الله عليه وسلم کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانیان بەسەردا دەخوێنێتەوە بە ئەوەی دەڵێن بە نەضری کوڕی حارث دەڵێنەوە محەممەد دەڵێ چی ئێمە لێی تێناگەین ئەویش دەڵێ ئەساطیر الأولین ئەوە قسەی پێشینانە و حکایەتی پێشینانە بە درۆژ طبعا جاخوا دەفەرمێ ومنهم بەشێک لە بتپەرستەکانی مەککە من کەسانێکن يستمع إليك دێن گوێت بۆ هەڵدەخەن دێن گوێت لێ دەگرن بەڵام چ گوێگرتنێک وجعلنا دامانناوە على قلوبهم لەسەر دڵەکانیاندا ئەکینە ئەکین یعنی پەردەیەکی ئەستور بربەستێکی گەورە کە ئەو بربەستە گەورە ئەستورە بەهۆی چی دروست بووە بەهۆی تاوانەکانیان بەهۆی خراپەکانیانەوە ئەی یەفقەهوه ئەو بربەستە ناهێڵێ لە ئاەتەکان حاڵی ببن ئەو جار وەفی ئاذانهم وە لە گوێکانیشیاندا وەقڕن کەڕیمان داناوە کەڕیمان خستۆتە ناو گوێکانیانەوە ئەو جار وئن یەڕەو کل ئایەت ئەوانە ئەگەر ببینن هەموو بەڵگە و نیشانەیەکیش لەسەر ڕاستیەتی پێغەمبەرایەتیت و ڕاستیەتی ئەو قورئانە وا دەفەرمێ لا يؤمنون بها ئەوان ئیمان بەو ئاەتانە و بەو قورئانە ناهێنن کە تۆ بۆیان دەخوێنیەوە خەپەتیان لێ مەخۆ بۆ چونکە لە ئەسڵدا کەڕنین خۆیان کەڕ کردووە لە ئەسڵدا لێی تێدەگەن بە قەستی دەڵێن لێی تێناگەین لە حەقیقەتدا دەزانن ڕاستیە بەڵام بە قەستی خۆیانی لێلا دەدەن بۆیە کەسێک بان قەس خۆی کەڕکە بان قەس خۆی کوێرکە بان قەست ئینکاری بابەتێککە هەر چەندە قسەی بۆ بکەی و ئامۆژگاری بۆ بکەی هەر ئامۆژگاری وەرناگرێ جاخوا دەفەرمێ حتى إذا جاءوك هەتا ئەو کاتەی دێنە لای تۆ یجادلونەکە ناقەشە و دمەقاڵێت لەگەڵ دەکەن يقول الذين كفروا دەڵێن ئەوانەی کە بێ باوەڕن إن هذا يعني ما هذا أو قورئانە هیچ شتێک نییە لەوەی کە محەممەد دەیڵێ يعني قسەی خوا و کەلامی خوا وحی نییە ئەی چیە إلا أساطير الأولين دەیان گوت تەنها هەڵبەستراوی پێشینانە حکایەت و هەڵبەستراوی نەتەوەکانی پێشینانە و محەممەد دووبارەیان دەکاتەوە انظر سيريان كأي محمد صلى الله عليه وسلم كيف واضحة ومنهم من يستمع إليك بشك بتپەرستەکانی مكة كسانك يستمع إليك جوێت لێ دەگرن وجعلنا على قلوبهم أكنة داماننا ولسر دڵیان پەردەی ئەستور کە پەردەی ئەستور چەند جاری کە باسمان کردو بەهۆی تاوان و گوناهەکانی خۆیان دروست بووە ئەی یەفقەهوه کە ئەو پەردە ئەستورە ناهێڵن لە ئاەتەکان حاڵی ببن وفي آذانهم ولناو گوێکانیشیاندا وەقڕن کەڕیمان داناوە وئن یەڕەو کل ئایەت ئەگەر بشبینن هەموو نیشانە و بەڵگەیەک لەسەر پێغەمبەرایەتیەکەت لا يؤمن بها ئەوان باوەڕی پێناهێنن حتى يعني بەردەوام دەبن لەسەر بێ باوەڕیەکەیان حتى إذا جاءوك تا أو كاتي دين لايتو يجادلونك هم مناقشة لقل دكان دمقالة لقل دكان يقول الذين دلين أوانيك بباورا إن هذا يعني أو قرآن هجنية إلا أساطير الأولين تنها قسو نسراو هالبسراي بشينانا أو جارخواي دورباسي عندك هذا فرمد وهم أوان ينهون عنه أوان بتپەرستەکانی مەکە
ينهون خلقي قدغه دكن لو قرآن لو كإيمان بين بو قرآن كان يزيك ببنا ولو قرآن وينأون عنه بوخوشان ليدور ذكونه يعني دو گناهيان هيا گناهيشان اوي كناه لن خلق بيد إيمانت بيبينه هر براستيش زور زار لناو مكيدا جنو من دالكان يانو خلق ديويست سي جويل پیغمبر بگره صلى الله عليه وسلم تنها جوي گرتنكا نيان دهشت يان دچون چيكو قيجو قال يان دكر بوي خلق تركيزي نسيت السر قرآنك يو قرآنك كاريجري بس الدل يانا ونبي وده فرمي وهم اوان ينهون قد غي خلقي ده كان الرجال خلقي ده جرن عنه كبين ايمان بو قرآن بينن يا جوي لو قرآن بجرن وينأون عنه بوخوشيان لو قرآن دور ده كونوا أوجه هذا فرمي وإن يهلكون يعني ما يهلكون يعني أبو كارانيان لنا ونابن إلا أنفسهم تنها خويا النبي والله وما يشعرون هستي بيناكن يعني أو كارا كبو خود لقرآن دور كويوا رجال خلقيش بقري تنها خوتي بي بهلاك ددي تنها زرركي بو خوتا تنها بو خوت سزاكي وردقري بلا ها إنساني كافر لبر ويتنها بو دنيا دجي وإيماني بقيامتني بلا نتيجة كي ناكاتوا وهم ينهون عنه أوان رقري دا كان لو قرآن وينأون عنه بوخوشيان لو قرآن دور دا كونوا وإن يهلكون يعني لناو نابا بو كاريان إلا أنفسهم تنها خويا النبي والله وما يشعرون هستي بيناك أو جار كوتا آيات خوالة فرمي ولو ترى أجر بيان بيني أي محمد صلى الله عليه وسلم إذ وقفوا على النار كاتك كرادة وستندرين لسر آجر يا لبرانبر آجر دا سيدا بيه بيقومان طبعا شتي سرنزراكش ومترسيدار وسير دبيني أجر بيان بيني كاتك رادة وستندرين لسر آجر شتي زور سرنزراكش ترسناك ومترسيدار لو كافران دبيني فقالوا ضلنسي كآجريان تاو بيكوت جا طبعا هم لسر مرق دا إنساني كافر آجر شويني خوي بشان ددري وايا ولا قبرش دا همو بياني ايواريك إيماندار و كافرش جگاي خوي بشان ددري بوي إيماندار هميشه تمناي اوي دكا زو قيامت دابه كافر هميشه خوزگه دخوازي قيامت نه چونکه دزاني مسيركي شوية ولا دشتي محشرش بيش محاسبة جهنم دهندري لبرانبر يان دارا دوستندري جاهر لسر مرق دا چاود ليبك آگريان پشان ددري لقبر دا چاود ليبك آگريان پشان ددري يان لقيامت دا چاود ليان بك آگريان پشان ددري دزاني كأوانا چند مترسيان لسرا و چند توشي داخو مراقو پشمان بونو بون ولو ترى اگر ببيني إذ وقفوا على النار كاتك رادا وستندرين لسر آگر اشتي سرنزراكي شرو وشتي مترسيداريان لذا بيني فقالوا دلنشي فقالوا يعني كاغريان بيني يكسر دلن يا ليتنا خوزيا ايما نردو دقراين وبو دنياه بوي ايمان من هنا بايا كارثه كمان كربا او يك ولا نكذب بآيات ربنا خوزيا بدرو من نزاني بانا نشانكاني پروردگار من او دو خوزگا او زر سيم خوزگا ونكون من المؤمنين خوزيا ايمش لقل ايمان داران دبوين هاك ايمان داران دبينن بهوي نوێژ و ڕۆژ و عیبادەت و خواپەرستی خوای گەورە بەرەو بەهەش بەڕێیان دەکات و دموچاویان گەشە و هیچ ترسێکیان لەسەر نییە و مەرحەبا یەکتر دەکەن و سەلام لە یەکتری دەکەن و وەک دەڵێ ڕوخساریان گەشە ڕەک خۆزگە بەوەی دەخوازن بەل بەدا لەهم عفو ولو ترى إذ وقفوا على النار أجر بيني باتن كاتك ڕادەوەستێندرێن لسر آجل يعني شتي سرنزراكي شد بدبيني فقالوا لكاتي بينيني آجل لا كافر كان ضلنشي يا ليتنا الليت خوزقه كمحالة طبعا بيتجي هميشه القرآن دا كليت باس كرابي خوزقه كسا كافر كان خوزيا ايما نردو دقرندراينوا يعني درفتي شدي كمان بيدا درا جالي شدي كدهاتين الدنيا بوي چاكا كار باينو إيمان من هنا بأويك ولا نكذب بآياتنا يان خوزيا او اندي دجياين نشانه وبلغكاني خوامان بدرون زاني بايا او جار ونكون وخوزيا دبوين بيكك من المؤمنين لإيمان دارا كوانا خوزيكن خوزي إنساني كافر لقيامته
بەکەڵکی فلسێکی قەڵب ناهێنە ها بەڵام خوای گەورە لێرە باسی کردووە بۆ ئێمە بۆچی